هەموو مانگەیە لەم کاتانەدا بابەتی موچە کێشەی موچە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دووبارە بێتەوە وەک لەو راپۆرتەدا بینیمان هەر جارە و بەغدا بە بیانوویەک موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نانێرێت. ئەو بیانووی کە لەم مانگەدا دەیگرن بنەبڕەکرێت لە مانگێکی دیکەدا ئەم بیانوە یان بیانۆکەیانە گۆڕن بە بابەتێکی دیکە و دیسانەوە کێشە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دووبارە ئەکەنەوە. ئەمە لە کاتێکدا بیانووی مانگەکانی ڕابردوو ئەوە بوو کە لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان درەنگە گاتە دەستیان تاوردبینی تیابکەن بۆیە موچە تاخیرە بێت کە زۆر جار واش نەبووە، بەڵام ئەم مانگە هەرێمی کوردستان زۆر لەو کاتە زووتر لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی ئاڕاستەی بەغدا کرد، بەڵامەکە بینین تا ئێستا لیست موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەخراواتە سەر هەژماری بانکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی موچەی موچەخۆران دابش بکات. بەڕاستی ئەمەش نیگەرانی لای فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها خودی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان خوازیار نییە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەم شێوەیە دوا بکەوێت. بەڵام وەک وتمان حکوومەتی عێراقی هەر جارە و یان وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی هەر جارە و بە بیانوویەک ئەم بابەتە دوا دەخات. من میوانێکمە بێت لەسەر ئەم بابەتە قسەی لەسەرەکەم بۆ ئەوی بزانین بیانووی ئەم جارەی حکوومەتی عێراقی بۆ دواخستنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چییە؟ سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمە کاک سیپان ئەگەر گوێت لە من بێت وەک وتمان هەر جارە و بیانوویەک ئەم جارە بیانووی حکوومەتی عێراقی بۆ دواخستنی موچەی موچەخۆرانی هەرێمی. بەناوی خۆی گەورە و دلۆڤان سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست و بینەرە ئازیزەکانیش. ئێمە طبعاً هەست دەکەین ئەم جارە موچە جارێکی تر دوا کەوتووە، چونکە ئێمە پێشبینی ئەوەمان دەکرد لە کۆتایی مانگی حەفدا موچەی مانگی حەفت یان تەمووس ئیسەرجەم فەرمانبەران و خانەنشینانی حکوومەتی هەرێمی کوردستان بگاتە دەستیان. دوای ئەوە تەوەقعمان کرد ئەو هەفتەیە کە ئێمە ئەمڕۆ لە دووهەمین ڕۆژی داین پێشبینی ئەوەمان دەکرد لەمڕۆ بگات لەم هەفتەیە، بەڵام بەداخەوە نەگەشتە تەمویلی هەرێمی کوردستان نەکراوە. بەپێی ئەو زانیاریانە ئێمە بە دووەداچوونمان بۆ کردووە لیستەکان هیچ کێشەی تێدا نییە، تەواوی تێبینیەکانی کە هەبوونە چارەسەر کراون، چه ئەوانەی ئەو کەم تێبینیانەی لە لیستی مانگی حەفدا هەبوون یان کۆی ئەو تێبینیانەی لە مانگەکانی پێشوودا هەبوون هەمویان جێبەجێ کراون. ئێستا بیانوو ئەوەیە کە حکوومەتی عێراق کێشەی سیولەی هەیە. ئەمە مەوزوعە دەگەڕێتەوە بۆ سەردەمی دروستبوونی قەیرانی دۆلار لە عێراقدا کە ڕەنگە زیاتر لە 2 ساڵ بە عێراق لە نێو ئەم کێشەیەدایە. جارێ بیانوو ئەوەیە لەسەر بابەتی سیولە کە لە وەزارەتی دارایی نیە بۆیە موچەکەڕاوانە نەکراوە. ئەوەنەی ئێوە بە دوواداچوونتان کردبێت ئەو بابەتە دروستە سیولە نییە ئێستا؟ خۆی عێراق کێشەی سیولەی هەیە، ئەمە ناتوانە حاشای لێ بکرێ، بەڵام ئایا ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبوونەی کێشەی سیولەوەیە یان نە، ئەمە تاکید نین لێی. باشە کاک سیپان، پێشتر دادگای فیدراڵی بڕیاری لەسەرەوەدا کە بابەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تێکەڵی ململانە سیاسیەکان نەکرێت. پێتان وایە ئەم بابەتە لە ململانە سیاسیەکان دوورخراوەتەوە؟ ئەوە دوای دەرچوونی بڕیاری مەحکەمەی ئەتحادی لە سەر تەوتینکردن و بە بانقیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەڵکێک زۆر تەوەقعی ئەوەی دەکرد کە ئیتر لە پێش ئەوان بڵێن 25 مانگ موچەی تەواوی فەرمانبەران دابین دەکرێت، بەڵام بینیمان کەوا دەرنەچوو. سەرڕای هەموو ئەو هەوڵ و کۆششانەی کە لەلایەن برادرانمانەوە چ لە حکوومەت چ لە وەزارەتەکان وەزیرە کوردەکانی بەغدا چ فراکسیۆنە کوردیەکان بۆ ئەوەی کێشەی موچە چارەسەر بکرێ و دوا نەخرێت، ئەمە دەری خستووە. ئێمە پێشتریش ئەو خوێندنەوەمان هەبووە، شتێکی نوێ نییە کە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی ئەگەر لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا نەبن بات و ملزەمن و هەموو دەسەڵاتەکان پابەندی پێوە دەکەن، بەڵام ئەگەر بڕیارێک ببێتە هۆکاری ئەوەی کە ڕەواترین مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە موچەیە لە کاتی خۆیدا بگاتە دەستی ئەوە مماتەڵەی پێوە دەکەن و بات و ملزەم نییە.
دەبواە وەزارەتی مالی پابند ببێت بە هیچ شتێکی نەبەستێتەوە وەکەوەی لە بڕیارەکەدا هاتووە موچە لە هەموو پێشمەرج و پاشمەرجەکان دوور خراوەتەوە واتە چیتر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مەشروط نییە بە هیچ شتێکەوە نەبەسراوەتەوە ڕۆژێک برادێک دێ دەڵێ داهاتی نانەوتی تەحویل نەکراوە یەکی تر دەڵێ کێشەی نەوتە یەک دەڵێ کێشەی گومرکە یەک دەڵێ کێشەی تاوتینە موچە بە هیچ شتێکەوە نەبەسراوەتەوە موچە دەبێت لە کاتی خۆیدا بگاتە دەست فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەر شتێکی تر بوترێ ببەسرێتەوە بە موچە چ لە هەو برادرانی خۆمان بێ یانیش لە لایەن بەغداوە بێ هەردوو ئەمانە تەنها ئامانجلەی دروستکردنی بربەستە و دواخستنی موچە ئامانجیانە زۆر باشە کاکە سێپان لە راپۆرتەکە ئەمە پیشانمان ناکە هەر جارە و بیانوویەک ئەو بیانوە ئەبڕن بیانوویەکی کەیەتە پێشەوە بۆچی بە یەکەوە دانانیشن هەموو ئەم بابەتانەی کە بەغداوەکو تێبینی هەیە چارەسەریان کەنیانی ئەم بیانوانە بە دوای یەکە دروست نەکرێت بۆ موچەی موچەخۆرانی هەرێم مەوزوعی بیانوهێنانەوە ئێمە زوو باسمان لەو بابەتە کرد کە بەشێک لە بەناو تێبینیەکان و بەشێک لە بربەستانەی کە دروست دەکرێن تەنها بیانوویەکە بۆ ئەوەی بربەست دروست بکرێت بۆ موچە ئەگەرنا ئێمە لە ئەساسدا نە قەناعەتمان بە بابەتی تەدقیقکردنەکە هەیە نە پێمان وایە هیچ دەقێکی دەستوری و یاسایی کە ڕێگە بە وەزارەتی ماڵی دەدات کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەو شێوازە دوا بخرێت نە هیچ بنەمایەکەیە کە ئەم وەزارەتە پشتی پێ ببەستێت لە تەدقیقکردنە زۆربەی ئەو تێبینیانەی کە باسیش دەکرێت و لەلایەن هەندێک خەڵکیشەوە گەورە دەکرێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە گەندەڵیش هێژمار دەکرێن ئەسلەن نە تێبینین و نەیاساین و نەگەندەڵیشن بەڵام بەداخەوە کە بێدەنگبوونی بەشێکی زۆر لە فراکسیۆنە کوردیەکان لەسەر ئەو بابەتانە ئەو داواکاریە نایاساییانە هەمیشە دەرفەتی خۆش کردووە کە داوای شتی تریش بکەن زۆر کۆبوونەوە کراوە هەمومان دەزانین بە تایبەت لە دوای دەست بەکاربوونی کابینەی نۆیەم وەفدەکانی حکوومەت بەردەوام لە بەغدا بوون وەکو کوردگوتنی قاچێکیان لە بەغدا بوو قاچێکیان لە هەولێر لە پێنەوە چارەسەرکردنی کێشەکان بەڵام کاتێک کە یاسا نەبێ کاتێک کە محکمەی ئیتحادی ناتوانێت فاکتەرێکی ئەساس بێ لە جێبەجێکردنی دەستور لە وڵاتدا و هەرمان کاتیشدا مؤسسەکانی تر کە پەیوەستن بە پاراستنی دەستور و جێبەجێکردنیەوە ئەوە دەبینین ڕوبەڕووی ئەم جۆرە کێشانە دەبینەوە لە زۆربەی وڵاتانی جیهان هەمیشەی کێشەی تەوزیعی سڵتە لە بینی حکوومەتی ئتحادی و حکوومەتی ئەقالیم یان محافظەکانە هەبووە ئەمە بابەتێکی ئاساییە بەڵام لە هیچ وڵاتێکی جیهانی فدرالیدا ئەو هەموو کێشانە نەبووە کە لە عێراق بۆ هەریم دروست دەکرێت بۆ نمونە لە هیچ وڵاتێکی فدرالی نەبووە ئەنجومەنی فیدرالیت نەبێت ئەمانە وای کردووە کە ببنە هۆکارێک کە ڕێکەوتنیش بکرێت پێیەوە پابند نەبن و بەهانەیتر بدۆزنەوە و کێشەیتر بۆ موچەخۆران و بۆ بابەتەکانی تریش دروست بکەن زۆر باشە کاک سێپان فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەوەن موچەکانیان وەرگرن ئێوە هیچ زانیاریەکتان هەیە سەبارەت بەوەی کە ئێستا موچە تاخیر بووە ئایا لە هەفتەی داهاتووە پارەکە ئەگات یان بەم زوانە قسەیە لەسەرەوە هەیە پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بگاتە ئێرە مادام هەردوو دیوانی چاودێری دارایی کاری تەدقیقکردنیان تەواو کردووە هەموو جەهەتە معنیەکان دانیان بەوە ناوە کە بەڵێ ڕێکارەکان هەمووی تەواو بوون ئەوەی ماوەتەوە تەنها ئەوەیە کە نووسراو بکرێت بۆ تەمویلکردنی داهات یان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە دەبێت لە هەفتەی داهاتوو زیاتر تاخیر نەکرێت سەرڕای ئەوەی کە پێمان وایە ئێستاش بای خۆی تاخیر بووە بۆیە لەو قەنەعەتە داین هەفتەی داهاتوو بنێردرێت چونکە هیچ بربەستێک نییە هیچ کێشەیەکی قانونی و یاسایی یان وەکو ئەوەی دەڵێن کێشەی ملاحظاتی تەدقیقیش نییە لەسەر قایمەکان بۆیە نابێت لە هەفتەی داهاتوو زیاتر تەخیر بکرێت ئەگەرنا بابەتەکە دەچێتە قۆناغێکی ترەوە سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێز